دن بێبەشن گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز حوسێن سەبری چالاکوانی پەروەردەیی لە کەربەلاوە میوانی کوردستان 24 بەڕێز حوسێن ئەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ ئێمە وەرزی نوێی خوێندن لە عێراق دەستی پێکردو ئامادەکاریەکان چۆن بوون؟ زۆر سپاس هەموو هیوادارم هەموو قوتابیانی ئەم ساڵ سەرکەوتن بەدەست بهێنن هەر لە باکوورەوە تا باشوور. باڵێ بەداخێکی زۆرەوە ئامادەکاریەکان بە شێوەیەکی گشتی هەموو بوارەکان تێکەڵ بە سیاست کراوە لانی پەروەردەیش بەدەر نییە لەو تێوەگلاندنەی لە تێکەڵکردنی بە ئەجێندای سیاسی و لانی سیاسی وەک دەزانی ئەو توێژەی سیاسی کە لە عێراق باڵادەستە تەنانەت بابەتی پەروەردەشی کردوتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆی و ژینگەیەکی لە بارینە ڕەخساندووە بۆ ئەوە بە شێوەیەکی ئاسایی پرۆسەی خوێندن تێیدا بەردەوام بێت و هیچ پێداویستیەکی پەروەردەیی دابین نەکراوە لە عێراق ئەمە بە جێگەی داخە هەڵبەتە عێراق بە دەست چەندین کێشەی پەروەردەییەوە دەناڵێنێت بە تایبەت کێشەکان چین دەمەوێتەوە بزانم کەم و کورتیەکان چین لە بواری پەروەردە لە عێراق؟ من لێت ناشارمەوە لەم کۆتاییانەدا ئێمە پێویستیمان بە ژمارەیەکی زۆری قوتابخانە هەن بۆ ئەوەی پێداویستەکانمان تێر بکات دەبینین لە بەزستانان چی دەکە ئاو دەچێتە ناو پۆلەکان بنمیچی قوتابخانەکان مەترسیم بۆ سەر قوتابیان هەروەها دەبینین وایت بۆردیان تێدا نییە پێداویستی پەروەردەیان تێدا نییە ئەو ماوەی 20 ساڵە دوو دەوامی و سێ دەوامی و چوار دەوامیش تەنانەت لە هەندێک قوتابخانە تێیدا بەردەوامە تا ئێستا ئەو کێشانە چارەسەر نەکراون هەروەها چەندین کەم و کوڕیدی کەشمان هەیە ڕێگاکانی گەیشتن بە قوتابخانە کۆسپی زۆری تێدا لە بۆ قوتابیان کێشەکە ئەوەیە کە وەزارەتی پەروەردە ناتوانێت لە توانایدا نییە کە ئەو کێشانە چارەسەر بکات وەزارەتی پەروەردە بۆ لە توانایدا نییە بودجێ پێویستی لە بەردەستانیە یاخود گەندەڵی لە وەزارەتی پەروەردە هەیە ئەم کێشانە چارەسەر ناکرێن؟ بەڕێزم سیر بکە بۆ خۆمان دەزان ئێمە لە وڵاتێکین لێوە و لێو کەوتۆتە ناو گەندەڵی وەزارەتی پەروەردەش لەو گەندەڵیانە بەدەر نییە وەک هەر هەموو سێکتەرەکانی دیکە من وەک لە سەرەتاش ئاماژەم پێدا هەموو شتێک لە عێراق کراوەتە قوربانی سیاسی هەروەها تێکەڵ بە بابەتی سیاسی کراون و مەبەستی سیاسی لە پشتەوەیانە بۆیە ئێمە سیر بکە هیچ تەنانەت ئامێرەکانی گواستنەوە لە وڵاتان سیر بکە هەموو پاس و ئامرازەکانی گواستنەوە دەرگا بە دەرگای ماڵی قوتابیان دەگەڕێ بۆ قوتابیان بگەین بە ناوەندەکانی خۆین کەچی ئێمە هێشتا لە قوتابخانە هەرە پێشکەوتوەکانمان دەبینی لە ناو کەڕەڤانەدا دەوام دەکەن ئەوانی دی هەروازی لێبێنەکە کە سیر دەکەین دیواری قوتابخانەکان ڕووخاون بن میچەکانیان مەترسی لەسەر ژیانی قوتابیان هەیە دوو دەوامی و سێ دەوامی هەیە لەسەر ئەگەر بچی لە ڕووی یاساییشەوە سیر بکەیت و لێکی بدەیتەوە تۆ دەبێت لە هەر قوتابخانەیەک لە یەک داوام زیاتر تێیدا نەکرێت بۆ ئەوەی بتوانرێت لە کاتێکدا ئێمە چاوەڕێ دەکەین منداڵەکان ببن بە دکتۆر بەمە ئەندازیار بە کەسانی پێشکەوت و بەم دۆخەوە پەروەردەی عێراق ڕۆژ بە ڕۆژ کە لە پاشەخشەدایە من دڵنیام کە ئاسی زانستیش ڕوو لە دابەزین دەکات. زۆر سپاس دەکەم بەڕێز حوسێن سەبری چالاکوانی پەروەردەیی لە کەربەلاوە لەگەڵمان بووی دەستخۆش.